والدم سال 1994 لە قەزای خەبات لە هەولێر لەدایک بووم هەردانیشتووەوەم قەزای خەبات ماوەی ساڵێکە فکرەی داعش کەوتوتە مێشکم لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکان و فەیسبووکەوە چەند کەسێکم ناسی خەڵکی سلێمانی و هەولێر و ئاکرێ بوون ویستم لە چەند شوێنێکی گشتی لە هەولێر تەقەمەنی بتەقێمەوە چەند شوێنێکی گشتی ئەو نەفەرانم ناسی ینی لە ڕێی فەیسبووک و شتەوە لە ڕێگەی فەیسبووک و پەیجەکانی تەلیگرامەوە زۆر تاقی بووم دەکرد بۆیان دەناردم یەکەشیان وتی من یارمەتی دەدەم ئەگەر ینی ئەو ئیشانە بکەی لە هەولێرێ ئەی تەقینەوە شتی دوایی هاتمە سلێمانی قسەی لەسەر تەقینەوە شتەکان بکەین و ئەوانەی سلێمانی شارەزاییان لە تەقەمانی و شت هەبوو ئەو لەسەر قسەی خۆی کە ئەوە بوو وتی ینی لەبەر سەیتەرە شتی زۆر لێ تا دەگەی هەولێرێ لە سلێمان لە هەولێر وتی لە هەولێر بۆت ئەوە دەکەم دابین دەکەم زۆرش پەشیمانم ئەو ماڵوێرانیە من دانیشتووی پارێزگای هەڵەبجەم لە ساڵی 2019 لە ڕێی کەسێکەوە فکری دەوڵەتی ئیسلامی وەرگرت پاشان زۆر سێری ڤیدۆ و چالەکەەکانی دەوڵەتی ئیسلامی وەرگرت لە ڕێی کۆمەڵایەتەکانەوە بە تایبەت تەلیگرام و فەیسبووک لە ڕێوە چەند کەسێکم ناسی و پاشان لە ساڵی پاشان کە دەوڵەتی ئیسلامی ڕێی هیجرەتی کردەوە وتی هیجرەتکەم بۆ نامان ئێمە ئەو کۆمەڵە برایە بڕێرمانەدا کە هیجرەتکەین و ئێمە بۆ ئێمە لە سنووری هەڵەبجە گیرین لە ڕێگەی بەیعەتمدا بە دەوڵەتی ئیسلامی پەشیمانم لە کاری خۆم و دام فکرەکەما غەڵەتە و لە فکری خۆم پەشیمانە. ساڵی 1990 لە ئاکرێ لەدایک بووم خەڵکی ئاکرێم هەلا ئاکرێ ژیاوم لە 2020 فکری دەوڵەتی ئیسلامی وەرگرت لە ڕێی تۆڕە کۆمەڵاتەکانەوە بە تایبەت فەیسبووک لەو ڕێوە چەند برایەکم ناسی لە هەولێر لە سلێمانی دواتر هاتمە سلێمانی ئەو برایانم بینی هەم خەریکی و کار بووم هەم لەگەڵ ئەو برایانش کۆبوونەوەمانە کرد دانیشتین باسی فکری دەوڵەتی ئیسلامیمانە کرد و دوای ئەوەی کە من دەوڵەتی ئیسلامی ڕاگەیان کە هیجرەت هەیە لەگەڵ ئەو برایانە کۆبوونەوە چۆنەتی هیجرەتمان تاوەتێ کرد هیجرەت بکەین بۆ ناو دەوڵەتی ئیسلامی سلێمانی کترمانە بینی هەل ناو سلێمانیش کۆ بووینەوە باسی فکری دەوڵەتی ئیسلامی منە کرد و چاودێری ئەزدارەکان و چاڵەکەەکانی دەوڵەتی ئیسلامیشمان ئەگرت تۆڕە کۆمەڵاتەکانەوە بانگەشی دەوڵەتی ئیسلامی منە کرد گەنجی ئێستا بە تایبەتی نەکەونەوە داوی تۆڕە کۆمەڵاتەکانەوە چونکە تۆڕە کۆمەڵاتەکان تاگە کاریگەرە تووشی هەموو هەڵەیەکیان دەکات تۆڕە کۆمەڵاتەکان و گوێ نەگرتن بۆ کەسێک بێ ئەوەی تۆ زانیاریت لەسەر بێ ئەمە چێە هەدەفی چێە چێ نییە زانیاریت ئەبێ لەسەر بێت گەنجەکان بگەڕێنەوە بۆ خۆیان هەم فکری دەوڵەتی ئیسلامی هەر فکری تر تۆندڕاو بێ دینەکە دیارە بۆ خۆیان تێبگەن بە دوای هیچ کەسێکەوە لە ئەم کەسە هیچ حیزبێک و گروپێک نەکەون کە بەناوی تۆنڕێوان بانگەشەکە بۆ ئیسلام من لە دایک بووی ساڵی 2001 لە سلێمانی لە دایک بووم پیشەم کاسبە لە ڕێی تۆڵە کۆمەڵایەتیەکان و گوێگرتن لە کۆمەڵی وتارەوانە فکری داعشم وەرگرت کە هەموو دەوڵەتی ئیسلامە و بانگەواز بۆ لەخواپەرستیەکە و جیهادکەین لە بۆی حکمی خوا بگێڕنەوە ئێمەش کەوت نەژێر کاریگەری قسەکانیانە و باسی قیتال و شەڕە کرا لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە ئێمە پەیوەندیمان کرد بە کۆمەڵە برا هەل ناوخۆی شاری سلێمانیە لە ڕێی یەکتریمان بینی و یەکتریمان ناسی پەیوەندیمان بەیەکەوە دروست کرد و بەیەکەوە کۆ بووینەوانێ بڕیارمانە کە هیجرەتکەین و باسی هیجرەتمانە کرد بەردەوام تاوەکو هەوڵمان پێگەشت کەوا ڕێی هیجرەت کراوەتەوانێ بڕین بۆ حەمرین بۆ هیجرەتکەین بۆ حەمرین لە ڕێی برایەکەوانێ بۆی بچین ناو گروپەکانی دەوڵەتی ئیسلامیەوە داعشەوە بەڵێ پەشیمانم لەبەرەوەی ژیانی خۆم دانا کۆمەڵە خەڵکی زۆرم لە دوای خۆم تووشی ناڕەحەتی و خەم و خەفەت و ئازار کرد کە دایک و باوکو ئەجریان لەسەرە و ڕێگایکی هەڵەمان گرتە بەر لەبەرەوەی کە ئامانویست بەبێ بانگەوازکەین با فێریان کردوین کە بەبێ بانگەوازکەین و خەڵک هەم بین بۆی کە خوا پەرستی و نوێژ عیبادەت کا بڕین خەڵک کوژی یعنی ڕێگاکەمان هەڵەبوو. من تەمەنم 20 ساڵە دانیشتووی شاری سلێمانیم لە ساڵی 2019 فکرەی چوونم بۆ ناو دەولەتم بۆ دروست بوو لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە
هەر لە تۆڕە کۆمەڵاتیەکانەوە زۆر متابعی دەرز و ئەو ئیزدارانی کە وڵایانە کردەوە تابامە کرد و سێرمەکردن لە شاری سلێمانی هەولێر و بادینان لێ چەند برایەکمان ناسی و هەمومان حەزێکی سون بۆ ناو دەوڵەتی ئیسلامیمان لە دڵا بوو تر لە ڕێگەی برایەکەوە کە ئەو چەند کەسێکیە ناسی لە ناو دەوڵەتی ئیسلامیە و لە شاخەکانی حەمرین و ئەو ناوچەیە چەند کەسێکیان ناسی لێ تر ویستمان هیجرەت بکەین لە سلێمانی تر پێکەوە هەمان کۆ ببینەوە پێکەوە هیجرەت بکەین بۆ ئەوێ تر لە ڕێگەی ئاسایشی سلێمانی و گیرێ بەڕاستیمە هەڵخەڵەتێنراین کە ویسمان بەدەم بانگوازی دەوڵەتی ئیسلامی و بچین و ویسمان هیجرەت بکەین بۆ ناو دەوڵەتی ئیسلامی هیوادارم ئێمە دوایین گەنج بین کە هەڵخەڵەتێنرابین لەلایەنیان.